لە کۆمەڵگای کوردیدا زۆرن ئەو کەسە خاوەن پێداویستیە تایبەتانەی سەرەڕای کەمی و نەبوونی ئەندامێکی گرنگی جەستەیان بەڵام وەک کەسانی ئاسایی بەردەوامن لە ژیان. ڕێبوار عەلی تەمەن 28 ساڵ گەنجێکی نابینای دانیشتووی قەزای شارەزورە. ئەو هەر لە منداڵیەوە هەردوو چاوی لەدەستداوە بەڵام حەز و خولیایەکی تایبەتی بۆ وەرزش هەیە و ئەو زانیاری وردی هەیە لەبارەی خول و پاڵەوانێتیان نێودەوڵەتیەکان. هاوکات ڕۆژانە بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە ڕێگەی هەستی گوێگرتنەوە گوێ لە زۆربەی یاریەکانی تۆپی پێدەگرێت و دەچێتە یاریەکانیش لە ناوچەکەی خۆیان. منە دەستکمات بۆ چاوما بوو لە 2004 سەیری یاریەکەم جمهوری ڕیال مەدریدم لە شارەکەی خۆشمانە جمهوری زانکۆی دایکم من خۆم بەیانیان ئەڵەسم دەخەوت ئێمە بازار کار شتە فڕۆشم و دوای نۆڕانیش ئەڕۆم بۆ ساحە. من جاری وایە هەست بە یارەکانەکەم هەست بە بەدل و هەست بە گۆڵشتەکانەکەم جاری وایە زەنامە ساحەکان هەستی پێ ناکەن من هەستی پێەکەم. هەموو ڕۆژێ ساعت یەکێم بۆ ساحە و بەتا 5 یارە ئەگەر دو یاری تابێت ئەگەر یەک یاریش تابێت ساعت 3:30 بۆ ساحە. چێژ لە یارەکانە بینم شەر نەچاو نەبێتتر چێژ یارەکان نەبین وەکو هەست چێژ لە یارەکانە بینم ئەزانم بە عەقلی خۆم ئەزانم کێ تۆی بەخاشەوی کێ تۆی بەخاشێنێ کێ فاڵنی کێ و کێ گۆڵاکە کێ گۆڵ ناکات. کەسێکی زۆر خۆشەویستە بۆ نمونەیە ئێمە متابعی یاریەکانەکەین ئەوروپا یاریەکانی ئەوروپاکەین ئەڵێن چەلسی کە یاریەیە پێمان ئەڵێ 5 دقیقە یاریەکە هەیە لە ڕاستیە ئەڵێ لیڤەرپۆڵ کە یاریە ئەڵێ فڵان دقیقە یاری هەیە ئێمە نازانین بەڵام پر تەلەفۆن ئەنی ئینسانە ساختانیش تەلەفۆن بۆ ئەمەکەین پێ ئەڵێن کە یاری بەرشە کە یاری ئەڵێ بەرشە سەعات ئەوەنە یاری هەیە دقیقەت کاتەکە پێ ئەڵێ بەڵێ ئێمە شەوانە لەم چاخانە دانیشن تا نزیکی 12 تا ساعت 12 هەمان بڵاوی لێکەین نەڕێنەوە ئەڵێن بابوو بینەوە لێ نایبێ ئەڵێ کەس نامێت ژە بۆ قەراقی شۆستا ڕاڕێک خۆی تا ماڵەچێتەوە یەکێکیشە لەو کەسانەی کە لە ڕووی مۆبایلۆ تەلەفۆن بۆ منەکە بەردەوام زیاتر لە 150 ڕقم مۆبایل لێبەرە یعنی بڵێ تەلەفۆن بۆ برادرەکەی تەلەفۆنی بۆکە زۆر میمە لەو شتانە. ئەو گەنجە سەرڕای نابینایی بەڵام بۆ بەڕێکردنی زۆربەی کارەکانی ڕۆژانەی پشتی بەخۆی بەستووە. هاوکات لە ناو بازاردا چەند کارێکی جیاوازی کردووە و لەوانە کاری بەقاڵی و دوکانداری و لە ئێستاشدا خەریکی فرۆشتنی کارتی مۆبایل و ئینتەرنێتە. من خۆمە شۆرم لە ماڵا خۆم گۆڕم جاری وا هەیە ڕەفیقی بەم شتمەوە بکڕێ ئەو شتەکەی بینە ڕەنگ و چوی ڕەنگە باشە چی ڕەنگە خەڵگەی کڕێ من پێنجی و دەی وە ئەیگەرمە ڕێکێک جیاگەمەوە دەی لە پێنجی تۆزێ درێژترە 250 لە 500 وەزاری درێژترە تۆزێ ئێنا کورتترە. لە ناوچەی شارەزور هاوشێوەی ڕێبوار ژمارەیەک نابینە و خاوەن پێداویستی تر هەن بەڵام وەک پێویست ئاوەڕیان لێ نەدراوەتەوە و پێویستیان بە هاوکاری و پشتیوانی هەیە. هەر کەسێک نابینابێت لە وڵاتانە یام دارێکە وەکو جیازێک ئاگادارکەرەوەیەک یام حەشە حازر یان سەگێکی تایبەت هەیە لە وڵاتانە بۆ نابینانە ئەگەی نەبێت بۆ گەڕان بە شوێنەکانە و ئەم کەسە هاتوچۆی بازاڕەکە و زۆر شوێنەگەڕێ خۆی تەنیا پێویستی بە هیچ کەسێک نییە و من لێرە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی تاو لە نابینیان باتەوە و لەم شارەشە بە تاواتی پەراوێز خراون و خەڵکانێک ئەزانم لەم شارە وەکو قەشمەریکردنی بە نابینا قەشمەریان پێەکەن بۆ من بۆی داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان شتێکیان بۆ بکات و شوێنێکی تایبەتی خوانیان نەبێت و ڕێز و احترامی تایبەت لە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانی ڕێزی تایبەتیان نەبگیرە بەڵام من نییە لەسکی دایکەوە ئەملیاتوە شتێ نییە تا مەزرۆم بیبینم پێشتر شتم نەبیناوە سەتا مەزرۆی هیچ نیم ینی بڵێم بیبینم ئەوە هەیە ینی زەرام حەزکە هەر زەرام نییە حەز لەگا چای نەبێ بەستر من ینی تا مەزرۆ هیچ نیم بیبینم. هەرچەندە ڕێبوار خۆی نابینایە و ناتوانێت دیاری بکات بەڵام لە خۆشەویستی بۆ بواری وەرزش داوا دەکات بەرپرسانی ناوچەکە گرنگی بدەن بە بواری وەرزش و یاریگایەکی شاو لە قەزاکەیان بکرێتەوە. عومەر فەتاح، NRT قەزای شارەزور.